إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، خوشكو برابر رزقانم، لياسا قرآن كانين ئەمڕۆ باسی یاسای چوارەمەکەین لەو یاسا ئاڵتونیانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەصحابەکانی لەسەر پەروەردە ئەکرد. خوای تەعالا لە سوورەتی قیامەتە ئەفەرمێ بل الإنسان على نفسه بصيرة. ئەمە یاساکەیە لە سوورەتی قیامەیە هاتووە. بل الإنسان على نفسه چی؟ بصيرة. ئینسان بەسیرترین کەسە، بیناترین کەسە بە نەفسی خۆی، بە دەرونی خۆی. وەلەو ئەلقا مەعاذیرە، با چەنەها بیانوش بێنێتەوە، بەس خۆی باش ئەزانێ نەفسی خۆی چی تایە، خۆی باش ئەزانێ نەفسی خۆی چی تایە. ئازیزەکانم، مسڵمانە بەڕێزەکان، خوشک و برا بەڕێزەکانم، دوو شت هەیە یا دوو جیهەت هەیە هەرگیز ئینسان ناتوانێت درۆی لەگەڵا بکە. دوو جیهەت هەیە هەرگیز ئینسان ناتوانێت درۆی لەگەڵا بکە. یەکەمیان ئەڵڵایە جەلە جەلالوه کە هەرچی سڕ و نهێنەکانی هەیە ئینسان هەیە ئەیزانێ. فإنه يعلم السر وأخفى. سورة طه آيات 7. فإنه يعلم السر وأخفى. خوای تەعالا هەرچی نهێنی و شتە شاراوەکان هەیە لێی ئاگادارە. هەرچی شت بە ئاشکرا ئەکەی خوا پێ ئەزانێ، و هەرچیش بە نهێنی ئەکەی خوای تەعالا پێ ئەزانێ. و ئەوەشی کە لە تۆی شاراوەتەوە، لە خودی خۆشت شاراوەیە، خوای تەعالا پێت ئەزانێ. لەوانەیە خوای تەعالا گشتان و من و هەموو مسلمانان بپارێزێ لەوانەیە ئێستا تیامانە هەبێت چەندین کەس نەخۆشیەکی هەبێ کە خۆی پێی نازانێ، بفحص و فحوساتی ورد و دقیق دەرەکەوێ، بەڵام خوا پێزانێ. لەناو ناخی خۆتایە، لەناو نەفسی، لەناو جاستەی خۆتە، خوای تەعالا پێزانێ، بەس تۆ پێی نازانی. هەروەها خوای تەعالا لە سوورەتی ئەنفالە ئەفەرمێ واعلموا، مسلمانان بزانن، أن الله يحول بين المرء وقلبه. خوای تەعالا کەوتۆتە نێوانی خۆت و دڵت، وأنه إليه تحشرون، وگەڕانەوەتیش بۆ لای ئەوە. آياتي 24. إمامي قتادة أفرمي أما حروك أو آيات وايك أخوي تعالى أفرمي ونحن أقرب إليه من حبل الوريد. أفرمي يمل شادماري ملت، شادماري رقدماري جيانت، لوش نزيكترين ليتو أي مسلمان، أي مروف، أي إنسان، لوش نزيكترين لشادماري لا شيء خود كأو دمارة ببري أمري ئێمە لەوەش نزیکترین لێتەوە. سوورەتی قاف ئاەتی 16. يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. خوای تەعالا خیانەتی چاوەکان ئەزانێ و ئەوەشی کە لەناو دڵە شاردووتەوە. ئاەتی 19 سوورەتی غافر. ئیسا بۆ نمونە تۆ ئەچی بۆ میوانیەک، ئەچی بۆ ماڵی هاوڕێیەکت، ئەچی بۆ ماڵی هاوڕێیەکت میوانی، ژنەکەی جوانە، کچەکەی جوانە، دێت و ئەڕوا خزمەت ئەکا، ئەو ئەیانەوێت تۆ ڕێز لە تۆ بگرن، بەڵام تۆ ژێر بەژێر
کە ئەو ئاگای لێ نەبێ ئەوە چاو بەرزەکەیت و سێرێکەکەیت و چاو داخەی خوای تعالی فەرمێ من لەو خیانەتەشە ئاگام لێیەتی ئاگات لێبێ طبعا کەس نازانێ نەتیەڵا کەس بزانێ بەس خوای تعالی ئاگای لێیەتی يعلم خائنة الأعين وما تخفي الصدور لغزاي أحزابا هنديك لا طبعا روجێکی زۆر ترسناک بوو محاصرە و گەماڕۆی مەدینە درابوو حاڵەتەکە زۆر ترسناک بوو هەندێک لەوانەی لەگەڵ پێغەمبەرا بوون عزریان ئەدۆزیەوە وإذ قال طائفة منهم يا أهل يثرب لا مقام لكم فارجعوا ويستأذن فريق منهم النبي ئیزنیان لە پێغەمبەر وەرەگرت ئەیت بەخوای پێغەمبەری خوا ماڵەکانمان کەسی تیانە ژنەکەمان تەنیایە إن بيوتنا عورة إن بيوتنا عورة جا خوای تعالی فەرمێ وما هي بعورة والله دروك ئەمانە ڕائەکەن ئەی پێغەمبەری خوا ئەمە ڕائەکە با مسڵمانیشە با هاتووە خۆی بە سەحابەش دەرەبڕێ درۆکە وما هي بعورة ئەمانە منافقن ڕائەکەن ئەترسن لە مردن ئەترسن إن يريدون إلا فرارا سبحان الله خۆ پێغەمبەرش نەیەزانی بەڵام خوا ئەیزانی پێغەمبەریش نەیەزانی بەڵام خوا ئەیزانی دوای نوێژی بەیانی ئەمڕۆ دەرسێکمان بوو دەربارەی میوانداری باسی ئاەتێکمان کرد کە پێغەمبەر ئیبراهیم میوانی تێ هەندێ میوانی دێ لەسەر شکل و شێوەی مرۆڤێکی جوان پێغەمبەر ئیبراهیمش ئەچێ گوێرەکەیەک دێنێ بە سەریعی بە پەلە بۆیان سەرە بڕێ و ئەیکا بە چێشتێکی زۆر خۆش و ئەیخاتە بەردەمیان بەڵام ئەوان دەستی بۆ درێژ ناکەن ئەم ئەڵێ بۆ دەست درێژ ناکەن فقربه إليهم فقال ألا تأكلون بۆ ناخۆن جا مامۆسایەکی بەڕێز لەگەڵمانە دانیشتوو لە دەرسەکە فەرمووی سیر کە شتێکی عەجیبی تایە ئەمە هەم لەلایەکەوە مەلائیکە غەیب نازانێت کە ئەم پیاوە بەڕێزە چوو گۆرەکەیەکی بۆیان سەر بڕی یعنی مەلائیکە غەیب نازانێت نەیانزانی ئیبراهیم چوو گۆرەکەیەک سەر ببڕێ ئەگینا نەیانێڵا ئەو عەزیەتە بخوا لەو لاشەوە ئیبراهیم نازانێ ئەمانە مەلائیکەن پێغەمبەری خوایشە بەس نازانێ ئەمانە مەلائیکەن ئیلا خوا نەبێ لە هەموو شتەکان ئاگادارە ئیلا خوا نەبێ لە هەموو شتەکان ئاگادارە بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ دکتۆرێک معاون طبیەک هەر پیشەیەکی تر ئەتوانێت خیانەت بکە ئەتوانێت کاتی ئافرەتێک دێتە لای کە دکتۆرێکی ئافرەتی دەست ناکەوێ لە کاتی فەحسکردنە فەحسی سۆنەر بێ یا لە کاتی دەرزی لێدانە یان لە هەر کاتێکی ترە ئەتوانێت تەنها ئەوەندەی کە خوا ئیجازەی داوە کە ضرورەت پێویستە ئیشەکەی خۆی بکا بە جوانی و ئەشتوانێت دەست درێژکە بۆ شوێنی تر خۆ کەسیش پێی نازانێ ئیلا ئەڵڵا نەبێ کەسیش پێی نازانێ ئیلا ئەڵڵا نەبێ چەند خۆشە ئینسان هەست بە مراقەبەی ئەڵڵا بکە کەوابوو خوای تعالی ئاگادارە بە هەموو نیەتەکانی ناودڵمان بە هەموو ئەو خوتورانەی کە دێتە ناودڵمان بە هەموو فکرە و نیەتەکانمان بە ناخی ناودڵمان خوای تعالی ئاگادارە حتا مەلائیکەی سەرشانەکان جاری وهەیە ئەوانە نازانن ئیسە مەلائیکەکان زۆر شت ئەنووسن و لە ڕۆژی قیامەتە زۆر لە خراپەکە لە چاکەکان و لە خراپەکان نووسراوە لە ناو سجلەکەیە بەڵام هەنێ شت هەیە کەس نایزانێ مەلائیکانیش نایزانن و نەشیان نووسیە بەس خوای پەروەردگار پێیەزانێ بۆیە بڕێ شتتر هەیە کە نیەتەکانی ناودڵە بەس خوای تعالی پێیەزانێ کابرا ئەچێ بۆ وڵاتێکی غەربی یا ئەچێتە هەر وڵاتێکی تر ژنێکمارە ئەبڕێ لە نیەتی خۆیان ئەوەیە نیەتی هێناوە کە هەر ئیشەکەی تەواو کرد تەلاقی بدە ژنێک ئەخوازێت کە بڕیاری داوە هەر کە ئیشەکەی تەواو بوو گەڕایەوە تەلاقی بدە طبعا ئەمە لە شەریعەتی ئیسلامە حرامە لە کاتێکە کە تۆ ژنێک مارە ئەبڕی ئەگەر نیەتی تەلاقت هەبێ لە کات مارە بڕینەکەیە حرامە چونکەوە زەواجی موقەتە ئەوە سیغەیە ئەوە متعەیە ئەوەیە کە لە پێشە حەڵال بوو دوای ئەوە بە پێی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیمامی عەلیە گێڕێتەوە حرام کرا باش خۆ ئەمە کەس پێی نازانێ ئەمە نیەتێکی ناو دڵە بەڵام خوای تعالی ئەزانێ ئەم نیەتی فێڵی هەبووە
هەنێ مەسائل هەیە برایە کامیرەی مراقبەت ناتوانێت چاودێری بکە، شتی تر هەیە ناتوانێت، بەڵام خوای تەعالا ئاگادارە. بۆیە ئێمە پێویستە ئاگامان لە نیەتەکانمان بێ، شتە شاراوەکان و شتە ئاشکراکانمان وەک یەک حەسابی بۆ بکەین، با ناخمان وەکو دەرەوەمان وابێ، با تەنیایەکانمان وەکو ئاشکراکانمان وابێ. ئەوەیە پێوترێ ئیخلاص. ئیخلاص زۆر جا باسەکەین، ئێمەژین مسلمان ئەبێ مخلص بێ. مخلص ئەو کەسەیە کە دەشت و دەری وەک یەک وایە، ناخ و ئاشکرای وەکو یەک وایە. ئینسانی ئیماندار بۆ عیزەتدارە، چونکە درۆ ناکە، چونکە غەش ناکە. تو ئەوە عیزەتەکەتە، چونکە درۆزن نیت، چونکە غەشاش نیت. مسلمان شانازیەکە ئاڵێ وەڵڵاهی من گەندەڵیم نەکردووە، ئەگەر هەموو خەڵکی بندیواری هەبێ من بندیوارم نییە، ئەگەر هەموو خەڵکی فێڵباز من فێڵباز نیم، ئەگەر هەموو خەڵکی بە قۆپێ ناجیع بوو بێ من قۆپێم نەکردووە. شانازیەکەم کە موچەکەم حەڵاڵە. ئینسانی ئیماندار نقطەی زوعفی نییە لە پێشیا تا لێی بترسێ، چونکە ڕاستە حیاتی هەمووی بە پێی شەرع دامەزراندووە، لە ناو ماڵ و مناڵیە، دڵنیایە ئەم زوڵمی لە ژنەکەی نەکردووە. بۆیە بە شانازیوە ئەڵێ مسلمان نابێت فێڵ لە ژنەکەی بکە، نابێت غەشی لێ بکە، نابێت تعدای لێ بکە، چونکە ئەم خۆی نەیکردووە و دڵنیایە وایە. بە شانازیوە ئەڵێ ئینسان ئەبێ عادل بێ لە بینی ماڵ و مناڵەکایە، چونکە ئەم عەدالەتی بەرپا کردووە لەگەڵ مناڵەکانیە، کچ و کوڕی فەرق نەکردووە. تۆ کاتێک لە دنیا هەدیەیە بۆ کوڕەکەت ئەەکەی، خانوویەکی بۆ ئەەکەی، بۆ نمونە کاتێک ژنی بۆ دێنی، سیارەیەکی بۆ ئەسێنی، چی بۆ ئەەکەی، بە هەمان شێوە کچەکەتش مستحق ئەوەی بۆ بکەی، چونکە کچ و کوڕ پێش مردن هەدیە ئەبێ وەکو یەک وابێ، بۆ ئەمەی کەیبە بۆ ئەمیش بیکەی، بۆ ئەم چیت کرد ئەبێ بۆ ئەمیش بیکەی، نابێ فەرق لە بین مناڵەکان تا بکەیت. تۆ شانازیەکەی فەرقت نەکردووە بە شانازیەوە لەگەڵ دراوسێکە تا چاکی. دراوسەی وا هەیە زۆر ئازارتەدا، نەفسیەن ئازارتەدا، بەڵام تۆ یەک غەڵەتت نەکردووە بەرامبەری. شانازیەکەی عزەتت هەیە، تۆ شانازیەکەی لەگەڵ ئەوانەی کە دێنە لات معاملەت لەگەڵاکەن لە دوکانەکەتا، لە وەزیفەکەتا، لە هیچ چووکە تۆ فەرقت نەکردووە. تۆ مەسئولیەتێکت لە ژێردەسایە، فەرقی بینی عەلی و وەلید نەکردووە. ئەمە عەلی خزمتە، عەشرەتە، ئامۆزاتە، بەڵام وەلی کابرایەکی غەریبە، تۆ فەرقت نەکردووە. کابرا هاتە لای ئیمامی عومەر، برای ئیمامی عومەری کوشتبوو لە جاهیلیەت، لە نەفامی برای ئیمامی عومەری کوشتبوو، براکەی کوشتبوو، کە ئیسلام هاتە بانە، کابرا بووە مسلمان و هاتبوو لای ئیمامی عومەر، هات داوای ڕاتبەکەی کرد. ئیمامی عومەر ڕاتبی بڕی بۆ مسلمانان، هاتە ژوورەوە. ئیمامی عومەر کە بینی ئەمە بەر لە ئیسلام ببینایە یەکسەرەی کوشت، بەڵام ئیسا کابرا داوای ئەم ئەمیری مسلمانانە و ئەویش هاتووە داوای ڕاتبەکەی خۆیەکە. ئیمامی عومەر فەرمووی واللهی زۆر قینم لێتە، یعنی لە ناو دڵۆ زۆر قینم لێتە، تۆ برامت کوشتووە لە کاتی جاهلیەت. کابرا شوتی ئەو قینەی تۆ منعت ئەکا لەوەی حەقەکەم پێ بدەی، من هاتووم داوای حەقی خۆمەکەم، ڕاتبێکم هەیە لە دەوڵەتی ئیسلام. قینەکەی تۆ ئەوەی ناو دڵت منعتەکە لەوەی حەقەکەم پێ بدەی. وتی نە وەڵڵا، دەیوتی خۆ من ژن نیم بەدوای خۆشەویستیا بگەڕێم، حەقینت لێم بێ، تۆ حەقەکەم بەری بڕۆ حەقینت لێم بێ. ئیمامی عومەرش حەقەکەی دا پێ و کابرا ڕۆیشت. بۆیە ئینسانی ئیماندار کاتێ بەرپرسیارەتێکی بەژێر دەسە، فەرق لە بین خەڵکا ناکە، زوڵم لە ئەم ناکە، لە ئەو ناکە، لەبەر ئەوەی ئەم عزەتدارە، لەبەر ئەوەستەکە ئیسلامی جێبەجێ کردووە. بۆیە لە لۆمەی لۆمەکەر ناترسێ، لا یەخافونە فی الله لەومەتە لائیم، قەت ئیماندار لە لۆمەی لۆمەکەر ناترسێ. کێ لۆمەیەکە لۆمەی بکە. ئەم مهم وایە ئیشی خۆی کردبێ. ئەمە خاڵی یەکەم کە ناتوانی لێی ڕابکەی کە خوای پەروەردگارە دەربازت نییە. خاڵی دووەم خۆشەویستەکانم نەفسی خۆتە. بل الإنسان على نفسه بصيرة. إنسان بناية حتى بصيرة برينا لزماني عربية مبالغة كي زور تنديتيايا، بمعنى أودي كزور رون برشاورون بنفسي خوي، تو برشاوروني بنفسي خود، بخطورة كاني ناو ضلي خود محاسبة بك، خود حجي بنفسي خود بسر خوتو،
كفى بنفسك خوي تعالى للرجي قيامته يا ربي خوار رحم بقشت ما منك لو رجا سختنا راحته كفى بنفسك اليوم عليك حسيبا. الله بس خود ببيت محاسبة كرب لسر نفسي خود بس خود لسر نفسي خود محاسبي بس خود محاسبي بس نفسي خود أمره خود محكمة خود بك بويا لو رجا خوي تعالى أفرمي لو رجا كيف يا محاسبة خويك يعني لو رجيك خوي تعالى أفرمي كفى بنفسك اليوم عليك حسيبا خوي تعالى أفرمي اليوم نختم على أفواههم أو دم الشراء كلا الدنيا حزار بزمت بيكر آخر خوي تعالى أفرمي بل الإنسان على نفسه بصيرة بلام أم زمان بيسا نايلي حقا كان بلي نايلي راسي كان بلي عزري بو دوزيتو لم لا بيانو يكا دوزيتو خش يزان دروكا نفس يزان دروكا بس زمان دي تقصى كردن جاء خوي تعالى للرجي قيامتنا اليوم الزمان يتقصبك اليوم نختم على أفواههم وتكلمنا أيديهم زمان ترقصناك دس دي تقصى كردن پنجكان دي تقصى كردن أم دست دي تقصى كردن وتكلمنا أيديهم وتشهد أرجلهم بي كانت شايتي دالي والله دروك أخوي بردمي بو فلانشن أما يبيا كردم أو يكتيك بيا كردم بما كانوا يكسبون سورة ياسين آية 65 وقالوا لجلودهم كاتيزم بيستكان دي تقصى كردم لو ما يكي عليه وقالوا لجلودهم لما شهدتم علينا أي بو خوت عسوتي أي بيست بو شايتي دال سرم قالوا وازن خوا نازن همي تصوير كراوة قالوا أنطقنا الله الذي أنطق كل شيء أو خوايي هاورد من زمان كحموش تكي هاورد زمان خوا بنامان ده وهو خلقكم أول مرة كي يكم جاء دروس ماني كر يعني بيستو دستو بيو أمانيك همش آيات يدا وإليه ترجعون ينبأ الإنسان يومئذ بما قدم وأخر بويا إنسان لو رجع حرشي كردبه شاشيكي قورة دان حمويت يا كشف به إلا أويك أخوة أويك كردوتا بلام نتي الله وكاس بزاني خوا إشاريته توازاني خواج نيزاني نعوذ بالله وازاني عليه بيجي خوا نيزاني بيه من كاري وام كردوه حرلي اترسي لو كارا بيست ككردوتا بلام شاردوتا تو نتي الله كاس بزاني دعاء وخواي تعالى لبن جوتشكتا عليه أوشم لبيرة أوش أزانم بلام لبر أوي أو روجا شارتوا منش أمرو إشار مو ليت خوش هوارك إلى الرجي قيامتها على مالي هذا الكتاب أم كتابة بربيته طبعا لا أسمان ولا الرجي قيامتها كتابة كان من بربيته هنيك كيتا دسي راسي لبيشو كيتا دسي راسي هنيك شكيتا بشتي دسي شبي قالوا طبعا إنسان كان الله لو رجا مالي هذا الكتاب أي هوار أم كتابة مالي هذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها أما تشي أم كتابة قورين يلا بتشوكين يلا هموي جماردوها ووجدوا ما عملوا حاضرا ولا يظلم ربك أحدا أويك كرديانا هموي آماديو خوي تعالى يجظلم لكسناك بويا خوش يسكانم يعني براستي نفسي خود باشترين شايته بسرته إمامي أحمد أجريته وبمان أفرمي وابيصي كري معبد رضي الله عنه صحابية ديت خدمتي في غمر صلى الله عليه وسلم أيويت برسيار بكا درباري شاكا وخرابة يعني شون بزاني أم كارة شاكا شون بزاني أم كارة خرابة وابيصا هر ديت خدمتي في غمر صلى الله عليه وسلم يكسر في غمر يخواص الله صلى مرحبا إليكاو الله ها وابيصا هاتوي برسيار بليب كي درباري إثم بر إثم إيش تأوي شي نوتوا حيت شي نوتوا في غمر صلى الله عليه وسلم فرمي هاتي برسيار بكي درباري شاكا وخرابة أو شو تعرف والله في غمر إخوة في غمر إخوة صلى الله عليه وسلم بنجكاني كوا كردوا آوا بنجكاني كوا كردوا آوا فجمع أنامله أمجا آوا إذا وسر سينيا باندلي وابصة بهواشيك فجعل ينكت بهن في صدري آوا إذا بان هنا بسينيا ببشيوازة فرمي يا وابصة استفتي قلبك فرمي وابصة أم شوني كبير وتريد ضل أما باشترين جهازة برسيار لضلد بك برسيار لضلد واستفتي سيجار
واستفتي نفسك برسال لنفسي خود بك سيجار بيغمر صلى الله عليه وسلم يفرمو باشان فرموي چاکە ئەوەیە کە دڵت پێی مرتاح بێ نفست هیچ بێتاقەت نییە بەس خراپە ئەوەیە دڵت دێنێتی و ئەی با بەخوا ئەمە حرامە بخوا حەڵاڵە یعنی خوتورە لەناو دڵتا دروستەکە بەس شەیتان طبعا دێ ئەتقەڵەتێنێ ئەڵێ نە با ئەمە نینە ڕۆی بۆ ئەمەکە وئین ئەفتاکە الناس وئەفتەوک با خەڵکیش فتوات بۆ بدە با بڕۆیتە لای مەلایەک بیخەڵەتێنی طبعا چێ زۆربیان خەڵکە چێتە لای مامۆساکانیان خەڵەتێنێ تەلاقی خواردووە کابرا دێ پرسیار تەلاق لە منەکە با هەر باسی مامۆساکانی سمود بکەین کابرا تەلاقێکی خواردووە دێ پرسیار لە منەکە منیش ئەڵێم ئەگەر ئەم تەلاقی تۆ کەوتووە ئەگەر وات بوو تایە نەئەکەوت بەس مادام ئاوا دوو تۆ کەوتووە ئەڵێ دەستت خۆش مامۆسا ئەچێتە لای مامۆسا عەبدولهادی پرسیاری لێکە مامۆسا عەبدولهادیش دوو سێ شتی تری پێڵێ ئەڵێ ئەمەیان وا ئەگەر وات نەوتایە نەئەکەوت ئەگەر وات وتە کابرا شتێکی معلوماتێکی وەرگرت ئەم جا چێ بۆ لای مامۆسا عومەر ئەڵێ مامۆسا ئەو قسە ئەکا کە من و مامۆسا عەبدولهادی وتمان ئەگەر ئەوەت نەوتایە نەئەکەوت ئەڵێ مامۆسا عومەر من ئاوام و ئەڵێ نەکەوتووە مادام ئاوا دوتە نەکەوت یعنی مامۆسا عومەر نازانێ ئەم فێڵی کردووە ئەم هاتووە بەلا بڕێ معلوماتی وەرگرتووە دوای ئەڕاتەوە لای ژنەکەی و لای خزمەکانی ژنەکەی ئەڵێ وەڵا مامۆسا عومەر وتی تەلاقت ناکەوێت ئەوانیش بۆ تەئکیدکردن تەلەفۆنی بۆ مامۆسا عومەرەکەن مامۆسا عومەر ئەڵێ تەلاقی نەکەوتووە بەڵام مامۆسا چوزانی یا دێ بۆ لای من مەسەن پێش ئاڕاتە لای ئەوان دێ لای من فێڵ لە منەکە و ئەڵێ وایە ئەی باشە ئەگەر مەلا تارقت خەڵەتان خوات خەڵەتان ئەمەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ پرسیار لە دڵی خۆت بکە هەرچی مەلای دنیا هەیە فتوات بۆ بدە ئەگەر بێت و خۆت بزانی لە ناخی خۆتا درۆکەی هیچ قیمەتی نییە تعاملکردن لەگەڵ نەسە شەرعیەکانە خۆت مەخەڵەتێنە کاتێ ئێستا پرسیارێکی شەرعی ها لە دڵتا بڕۆ کام مامۆسا زۆر سقت پێیەتی زۆر مطمئنی بڕۆ پرسیاری لێ بکە و هەرچی پێوتی بیکە مەڕۆ بەلایەکێکی تر ئیتر ئینشاء الله خوای تعالی محاسبەت ناکات چونکە تۆ پرسیارت لە عالمێ کردووە بەس تۆ خۆت بخەڵەتێنی کەسێکەیە لە مزگەوت تا بەس دێ بانگەدا کەسێ دێ لە مزگەوت تا بانگەدا عینێکی سپی بەستۆتە سەرەوە تو خۆ دەزانی ئەو مەلا نییە فەقیرە ئەو بەس دێ بانگەدا تێگەی تو ئەڕۆی بۆ لای ئەڵێی وەڵا مەلا فڵانە کەس من تشتی ئاوا هەیە تو خۆت دەزانی و نازانی و شارەزایەکی نییە ئەتوێ ئەو بخەڵەتێنی ئەمە خۆت ئەخەڵەتێنی ئەو ناخەڵەتێنی تۆ خۆت ئەخەڵەتێنی ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم لەوەی کە ئیسفادەی لێ بکەین ئێمە کاتێک کە براینە ڕەخنە لە خەڵکەگرین کاتی ڕەخنە لە خەڵکەگرین با بزانین یەکەم جا سەیری نەفسی خۆت کە تخوا بزان ئەوەی کە تۆ ڕەخنە لە خەڵکەگری لە خۆتا هەیە ئەگەر لە خۆتا هەبوو وەڵاهی عیبدارە بی ئیسا ئینسان زەلام وا هەیە نییە ڕەخنە ئەگرێ ئەوە نەزوانی درێژە بەس کاتێ بڕۆی خۆی زۆر خراپترە لەوەی کە ڕەخنەی لێگرێ خۆی زۆر لەو خراپترە جا ئەوە بیعەقڵیە تۆ خۆت عیبێکی زۆر گەورە تایە و ئەڕۆی ڕەخنە لە خەڵکەگری ئەڵێ وترا کابرا لە ناو چاو خەڵکە گەردیلەیەک ئەبینێت ئەڵێ هاوە ناو چاو تشتێکی هاتیە بەڵام خۆی تەڵاشەیەکە لە ناو چاوێنەکەی خۆی نابینێ مسلمان چۆنە بێ وابێ مسلمان مەشغولی عیبی خۆیەتی نەک مەشغولی عیبی خەڵکی هەروەها خۆشەویستەکانم ئینسان دائما ئەم قاعیدەیە وات پێ ئەکات تەفتیشی نەفسی خۆت بکەی زۆر جار عیبەکانی خۆت باشی لێ ئەزانی هەموو دنیا بڵێ مەلا تارق پیاوێکی باشە من کە خۆم بزانم خراپە تر نەدڵم بە مەدحی ئەوە خۆش نابێ هەموو دنیاش بڵێ پیاوێکی خراپە ئەگەر من خۆم بزانم چاکم تر بێتاقەت نابم بە قسەی خەڵک خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێ لە ڕۆژان هەموو دنیا وتی خراپە هەموو دنیا لەو زەمانە هەموو دنیا وتیان خراپە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم بێتاقەت نەبوو چونکە خۆ ئەیزانی چاکە بۆیە پیاو چاکان دائما ئیسفادەیان لەمە کردووە ئیسا ئیمامی ابن حەزم بۆ نمونە لە کتێبێکە باس ئەوە کە باس غەڵەتەکانی خۆیە کاڵێ من لە زمانێک لە زمانەکانە ئەو عیبەم تیابوو ئەو عیبە بەڵام دا ئەنیشتم محاسبەی خۆم مەکرد لەسەر عیبەکانم هەنێکی متوانی چاک بکەمەوە هەنێکی متوانی تۆزێ ڕاستی کەمەوە ئێمەش گشتمان پڕ گیانمان عیبە بەڵام عیبەکانی خۆمان نابینین ئەڕۆین باسی عیبی خەڵکەکەین هەوڵ نادەین عیبەکانی خۆمان چاککەینەوە و کۆتایی ئەم بابەتەمان ئەمڕۆ خۆشەویستەکان بەوە ئەهێنمەوە کە ئینسان خۆشە ئەگەر عیبێکی تابێ لە کات مناقەشە لە کات هەر بابەتێکە ئەگەر زانیت تۆ حەق نیت ئیعتراف بکە ئیعتراف و دیانپیانان بەڕاستیەکان زۆر خۆشە جاری وایە لەگەڵ کەسێکە مناقەشەت هەیە لە بابەتێکە ئەگەر زانیت تۆ ڕاست نیت ئیتر کاکە بڵێ وەڵی دەست خۆش بێ وەڵا تۆ ڕاستی ئیمامی شافعی ئەفەرمێ لەگەڵ هەر کەسێکە مناقەشەم کردووە
ئەمەندە بە نیەتێکی پاک و مناقەشەم کردو حەزم کرد دایمەن ڕاستیەکە لەسەر زمانی ئەو دەرچێ من هەڵەبم. الله بۆیە شافعیە بۆیە شافعی مانگە ئەستێرەیە چونکە نیەتی پاک بووە. حتا لە مناقەشە جا لە مناقەشە ئینسان حەزەکە دائیمەن بەرامبەر ببەزێنێ، بەڵام ئیمامەکانی ئێمە حەزیان کردووە حەق لای کابرا بێ بۆ ئەوەی ئەو پەشیمان نەبێتەوە قەینا من پەشیمان ببمەوە. ئێمە ئەبێ ئاوا بین خۆشەویستەکانم. لەبەر ئەوە ئیمامی ئەبوو بەکر ئەفەرمێ لە دوعایەکیە تەماشای ئەم دوعایە بکەن و کۆتایی بابەتەکەمانی پێهێنین. فرميتي اللهم وصفيان داو مدحيان كرت فرميتي اللهم أنت أعلم بي من نفسي خوايا تو خوا باشتر من ناسي أو خلق باش من ناسا وأنا أعلم بنفسي منهم ومن خم لو أن باشتر خم ناسم اللهم اجعلني خيرا مما يقولون يا ربي خوايا وان بيبكي لو باشتر كأوان أيلين أوان باس يشتيلك كان لو عليه لمنها نبي يا ربي تو وان بيبكي أويش لمنها هبي واغفر لي ما لا يعلمون واليوم خوش بلويك نايزانا هەنێ شتێ ئەوان پێی نازانن یا ڕەبی لێم خۆش بە ئەگەر لە منە هەیە لێم خۆش بە ولا تؤاخذني بما يقولون یا ڕەبی خوایە ئەوان وەسفێ لێک مەکەن تۆ بەو وەسفانەی ئەوان من محاسبە مەکە. جاری وایە خەڵک وەسف دەدا تەوات گەێنێتە ئاسمان خۆت شەزانی وانی جا ئەمە زۆر خۆشە بڵێ اللهم أنت أعلم بنفسي مني وأنا أعلم بنفسي منهم اللهم اجعلني خيرا مما يقولون. يعني خواهي وان بيبكى لو باشتر بم كأوان أيضا واغفر لي ما لا يعلمون ولا تؤاخذني بما يقولون. يا ربي خواهي إصلاح من كي هداية من بدي نور إيمان بخيت ضلكان معنا دام زرا من كي لسر دين دارتي لسر إسلامتي يا رب العالمين. يا ربي خواهي شفاي نخوش كان من بدي يا ربي خواهي تشن مسلمانك داوي دعاء خير أن يكردين نخوش برا بالرزا كانم والله توشي ابتلاء بون بلين يا ربي خواهي رحمي في بكي يا ربي خوايا شفاي بدي يا ربي خوايا رحم بهمو إيمان داران بكي لجنان ولا بياوان يا ربي خوايا بقاتنا وجوانا كان يخوض رحم بمردكان من بكي يا ربي خوايا يا إله العالمين إصلاحي حال من بكي يا ربي خوايا خوشي هرزاني لولات معنا برقرار بكي يا ربي خوايا بقاتنا وجوانا كان يخوض بخاطر اسم عظمي خط مالومنا من صالح بكي يا ربي جنجكان من صالح بكي يا ربي كاربلدساني أمولاته صالح وداد برور بكي آمين آمين.